کێن ئەوانەی دەنگ نادەن لە هەڵبژاردن. لە نووسینی بێستون محەممەد ساڵح. بۆ ئەوەی عەقڵی دەستە جەمعی قەراری تەندروست دەین، ئەم گۆشەیە بێ ئومێدی نییە. نا، بگرە دواخستنی قەراری خەفەکراونیە بۆ گەڕانەوە هەنگاو بەرەو دواوە، یاخود بۆ لەباربردنی و دەرفەتەی لە پێشمانە. بگرە ئاسۆیەکە بۆ کرانەوەی چەتر و خانەی عەقڵی من و تۆی هاوڵاتی و خستنەوەی خاڵە بۆ سەرپیتی دەساژە تەندروستەکان لە پێناوچاکەی گشتی و بەرژۆندی باڵاو گشتی و سەروبەری قانون و سڕینەوەی عەقڵی دەرەبەگی سیاسی و ئاشبەتاڵ لەڕێ. کێن ئەوانەی دەنگ نادەن: یەک، کەسێک بوار بە دەرونی خۆی دەبەخشە و نایەوە گرنگی بە ڕووداوەکانی لە دەوری ڕوودەدەن بدات و بێدەنگی هەڵدەبژێرێ و هیچ ڕاگۆڕینە و چوونە ناو دەنگدانە و باڕەهایی ڕەت دەکاتەوە. دوو، کەسێک دوورە لە ڕووداوەکانی دەرحەق نیشتیمان ڕوودەدەن. سێ، کەسێک تەنها ڕەخنە دەگرێت ئەشێ ڕەخنەی ڕووخێنەر و بریندارکەر بێت. چوار، کەسێک تەواوی پرۆسی سیاسی ڕەت دەکاتەوە و مەبەستێتی ئەوەی ئەو پێشنیاری دەکا بە پرۆسس بکرێت. لە کاتێکدا قبوڵکردنی لەلایەن زۆرینەی لایەنەکانەوە ڕەت دەکرێتەوە و بە هەند وەرناگیرێت. پێنج، نوخبەیەکی ڕۆشنبیر هەند دەنگ نادەن و وەلێ لە هەمان کاتدا ڕەخنەی بنیادنەر دەخەنە ڕوو. سەرچاو پێشنیاری باش گەڵاڵە و بەرچاو دەخەن بە لە بەرچاوگرتنی توانستی قانونی ڕۆشنبیری و دارایی. شەش، کەسێک پێی وایە هەڵبژاردن پێشوەختەیەک لاکراوەتەوە و ساختەکاری هیچ بوارێکی بۆ ململانێ و ڕایگشتی نەهێشتۆتەوە. حەوت، کەسێک پێشتر دەنگی بەلایەنێک داوە و پێی وا بۆ فرێدڕەسی قۆناغەکەیە و لێ دەرەنجام ڕێک پێچەوانی ڕاوی دەنگی ئەو دەرەنجامەکان بە سلبی کەوتۆتەوە. هەشت، کەسێک بربژێرێک پەیمانی پێداوە لە ئەگەری دەرچوون پاداشتی بکاتەوە و لێ دەرەنجام وانە بووە و بەڵام ئەو کەسە جەهل و نەزانینی هەبووە لە دەسەڵاتەکانی پەرلەمانتار کە بە قانون دیاری کراوە، بۆیە پێی وایە هەموو ئەوانی تر لە ئایندەدا وەک ئەم دەبن. نۆ، کەسێک بێ هیوا لە ماڵی خۆی چوارمشقی پاڵی لێداوەتەوە بە ئاواتی کودەتا یاخود داگیرکردنێکی تری وڵاتەکەیە. دا، کەسێک پێی وایە ئەمریکا تەواوی ئەم دەسەڵاتی هێناوە و ئێستا پەشیمانە و لەوانەیە لەم چەند مانگەدا گۆڕانکاری لە سیستەمەکەدا بکە. ئەم بۆ چوونە لە ساڵی 2013ەوە بەربڵاوە. یانزە، کەسێک توانای دارایی زۆر باشە یا فەرمانبەرێکی پلە دیارە بەلایەوە گرنگیەکی حکومڕانی دەکات، گرنگ پاراستنی پێگەی خۆیەتی. دوانزە، کەسێک بە گوێبیز لە کەناڵ و دەستگاکانی ڕاگەاندن و سۆشیال میدیا یاخود کەسێکی کاریگەر دەچەرپێنە بە گوێیدا کە ڕۆژ ئاوا لە ماوەی چەند هەفتەیەکدا بارودۆخەکەیەک لای دەکاتەوە. سیانزە، کەسێک پێشتر بەرپرس بووە و خۆی بربەژێر کردووە و دەرەنجام دەرنەچووە، پێی وایە تەواوی پرۆسی هەڵبژاردن ساختەکاری دیزاین کراوە و کۆمکاری هەڵبژاردن و حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان دەستپاک نین. کۆمکاری هەڵبژاردن و حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان دەستپاک نین لە ئەداوکارەکانیان لە کاتێکدا هۆکاری دەرنەچوونی دەگەڕێتەوە بۆ تیمەکانی کە دیاری کردوون و نەزانینیان بە هەڵمەتی هەڵبژاردن هەبووە و قانون و ڕێنمایی و دەلیلی چۆنێتی هەڵمەتی هەڵبژاردنیان دیراسە نەکردووە. چواردە، کەسێک پێی وایە ئەوانی پرۆسەی سیاسی و قانونە بەرکارەکانی هەڵبژاردن پیادە دەکەن هەر هەمویان گەندەڵ و فاسدن، کەی تەواوی سیستەمەکە گۆڕدراو لە ناویاندا سیستەمی هەڵبژاردن ئەوێ کاتبیر لە دەنگدان دەکاتەوە. پانزە، لە کۆتاییدا تەواوی ئەوانی دەنگ نادەن و بایکۆتی هەڵبژاردن دەکەن خول لە دوای خول ڕوو لە زیاد بوونا. بە نمونە کۆتە هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەران ڕێژەی بایکۆت گەیشتە لە 170. خۆ ئەگەر ئەمانە بەگشتی و بەکۆی دەنگ خاوەن پرۆژێکی سیاسی چاکسازی کامڵ و گشتگیری درێژمەوەدا استراتیژ بن، ئەوە تەواوی وڵات لە نەهامەتیەکان ڕزگار دەکەن و دەبنە فرێدڕەسی گەل و نیشتیمان و لێ بایکۆت و ڕەخنەگرتنیان بەبێ خستنە ڕووی بەدیلێک قابیلی جێبەجێکردن بێ. ئەوە هەژمار دەکرێن بە بەشێک لە گرفتەکە و لە هەمان کاتدا دەکرێت ببنە بنیادنەری دۆزینەوەی ڕێگەچارە لە پێناو چاکی گشتی و بەرژەوەندی گشتی. دەیخوا قەزاتان خا، ئێوە شەریەک لای خۆی و بابەتەکە دەوڵەمەند بکە بۆ گەیشتن بە ڕزگاری نیشتیمانی و هێنانەکایی پەرلەمانێکی تایبەتمەند و قانونی و خاوەن شەرعیەتی ئەخلاقی و دامەزراندنی حکومەتێکی ڕەشید و کامڵ هاوڵاتی چەقی بەرنامەکانی بێ و بە حەق حکومەتی هاوڵاتی بێ. تێنەگەیشتن لە تێگەیشتن نیوە گرفتەکەیە، ممکینە و ممکینیش نییە. بەردەوامین تێبینی بە دەستکاریەوە خاڵەکانی ڕیزبەند کراون لە ئامادەکاری سادڕاوی بە دەستکاریە و سوودم لێوەرگرتوون بە هیوای سوودی گشتی.